لە ڕۆژێکیش وەکو ئەمڕۆ 11 ساڵ لەمەوبەر کاتێک ئێمە تەرمی سەردەشتی ئازیزمان لێرە ناشت بەرپرسانی ئەو وڵاتە لە ئاستێکی باڵادا بەڵێن و دڵنیاییان بە ئێمە و بە خەڵکی کوردستان و بە ڕۆژنامە نووساندا کە بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکان دەسەڵاتی قەزایی و لە ئاستی باڵای حکومی و دەوڵەتی هەموو موئەسەساتی دەوڵەتی بەکارهێنرا بۆ ئەوەی بکوژانی ڕاستەقینەی سەردەشت و نەخشەدا ڕێژەران لە بەرچاوی ئێمە و لە بەرچاوی خەڵکی کوردستان ون بکرێن و بکوژی وەهمی دروست بکرێن بۆیە ئێمە جارێکی تر وەکو یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی تیرۆری سەردەشت دووپاتی دەکەینەوە کە لە خوێنی بە نەحەق ڕژاوی سەردەشت خۆش نابین و هەمان خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی سەردەشت دووپات دەکەینەوە دەبێ بکوژانی سەردەشت و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکەن و نەخشەدا ڕێژەران و ئەوانەی تۆمەتی نەحەقی و سیناریۆی گاڵتەجارەیان بەڕێوە دادگایی بکرێن و ئاشکرا بکرێن بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان سەردەشت لە بەردەم کۆلێژی ئاداب بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی دەیان پۆلیس و لە بەرچاوی سەدان خوێنکار و قوتابی لەلایەن هێزێکی منەظەم و پێشتر پیلان بۆ دانراو دەخرێتە ناو سیارەیەکەوە دواتر دوو ڕۆژ لەناو هەولێر دەمێنێتەوە دواتر بە نۆ بازگا لە بازگەکانی هاوپەیمانان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم دەگوازرێتەوە بۆ شاری مووسڵ ئینجا لەوێ تەربەکەی فڕێدەدرێ بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەدەستا بوون ئەگەر بیان ویستایە زۆر بە ئاسانی دەیانتوانێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن بەڵام ئێمە جارێکی تر دوای 11 ساڵ لە تیرۆری ڕۆڵەکەمانەوە ڕای دەگەیەنین کە بکوژانی سەردەشت لە بەرچاوی ئێمە و بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕۆشنە ئەگەر داد و دادگایەکی سەر بەخۆ بێ لایەن هەبێ